نانە خێر جێگەی بڕوان نییە، ئەنی لایەتر هەیە ئەو پارەی بۆ تەرخان کرا ئامادەی کرد. لاکە کوێیە؟ خۆی HQ9 کە تاخیر بوو لە بڵین چینەوە، چونکە چین داوای لە ئێرانە کرد ئەبێ ئەمە پارەکەی بە دۆلار بدرێتن، ئەگەر دۆلارت نییە ئەبێ بە زێر بندەیتێ باش باڵتون پارەکەیم بدەیتێ. ئێرانیش توانای ئەوەی نەبوو، ئەویست بە نەوت بیداتیان بە یوانی سینی. بۆیە سەفیری چین لە ئیسرائیل وتی ئێمە ڕێککەوتنمان نییە لەگەڵ ئێرانەوە، هیچمان نەداوە پێی، چونکە ڕێک نەکەوتو بوون لەسەر پارەکەی. بەڵام ئێستا ڕێککەوتن کۆتایی پێهات وەریشی گرت. هەر دۆلار و زێڕی پێداوە؟ بەڵێ دۆلار زێر نەهات، چونکە ئەوڵێ گەر بە دۆلار ناتوانانی بندەیتێ بە زێر بندەرێ، بەڵام کە دۆلاری ئامادە کرد پێویست بە زێر ڕێک پرسیارەکەمەوە بوو ئەم هەموو دۆلارە ئێرانە بەوە اقتصادە خراپەوە کە دەبینرێت و دەبیسترێت جێگەی بڕواایە؟ نانە خێر جێگەی بڕوان نییە، ئەنی لایەتر هەیە ئەو پارەی بۆ تەرخان کرا ئامادەی کرد. لاکە کوێیە؟